لێرەدا ئەمانەوێت دەستخۆشی بۆ ئەو نوێنەرانە بۆ کەناڵی ڕاگەیاندن بۆ بەیان هیوادارین حکومەت یەک تۆز چرکەیەکی لەمانگرد بێت. ڕاستە خۆش سپێرە قسەکە هەتاکو ئێستا حکومەت بە هیچ شێوەیەک ئاوڕێک جوابێک شتێکی نەبووە وەمان ئێمەش بۆیە بەڵێن ماداوە لەسەر شەقام ئەبین هەتاکو حکومەت بە جدی وەڵامێکمان ئەداتەوە بەداخەوە حکومەت کەڕە کوێرە نابیسێت. ئێمە یعنی بۆ نمونە ئەم هەموو فەرمانبەرە داوای مافێکی سەرەتایی خۆمان بکەین بەدەر لەوە هیچمان ناوێ بەڵام حکومەت بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکی نەبووە بۆ ئێمە ئێمەش بڕیارمان داوە هەتاکو حکومەت جوابان نەداتەوە هەر دێنە سەر شەقام و لەسەر شەقام ئەبین. هەفتەی چوارەم ڕەنگە بەرنامەی ترمانەوەیە کاردانەوەی ترمان دەبێت.